بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارەدەی ئاسایی دوای جارێکی دیکە و لە خولی پێنجەمدا ماوەی یاسایی کارکردن و کارایی پەرلەمانی کوردستان بەسەر چوو. بۆ جاری هەشتەم دەسەڵاتدارانی هەرێم بە فەرمانێک تەمەنی ئەم دامەزراوە یاساییان بە شێوەیەکی نایاسایی درێژ کردەوە و پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و پێکهاتەکان بە دەست هەڵبڕین فەرمانی دیوەخانی حیزبەکانیان پەسەند کرد. 4 ساڵ لەمەوبەر و ڕۆژی 6 تشرینی دووەمی ساڵی 2018 ئەندامانی پەرلەمانی کوردستان سوێندی یاساییان خوارد کە ئازایانە و ئازادانە بە ئەرکی یاسادانان و چاودێریکردن هەستن، بەڵام بەڕای چاودێران و پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن پارتی و یەکێتی پەرلەمانیان کردووەتە کەرەستەی دەستەمۆی حکوومەت و هەر شتێکیان بوێت پێی واژۆ دەکەن. ئەوان دەیانەوێت پەرلەمان تەنیا وەک ماکیاژێک بۆ حکومڕانیەکەی خۆیان بەکاربێنن. پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندی باڵەکانی بکەم. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە کاتێکدا دۆخی کوردستان لەو پەڕی خراپیدا بووە و قەیرانەکان بڕستیان لەبەر خەڵک بڕی بوون، پەرلەمانی کوردستان لە بری بە دەمۆچوونی داواکاری ڕەواکانی هاوڵاتیان و لێپرسینەوەی حکومەت و سزادانی بەرپرسان سەرقاڵی سەدنەوەی متمانە بوو لە پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری کە دژایەتی گەندەڵی بەرپرسە باڵاکانی حکومەتی دەکرد. بەدەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. خولی پێنجەمی پەرلەمان لە بری قسەکردن لەسەر دیارنەمان و کۆنەکردنەوەی داهاتەکان، یەکنەگرتنەوەی هێزی پێشمەرگە، وەرنەگرتنی موچەی خزمەتگوزار و پاکەوانان، پلەبەرزکردنەوەی مامۆستا و فەرمانبەران، خانەنشینی، کێشەی هێزەکانی ناوخۆ، زیادکردنی باج و ڕسومات و ئەنجامنەدانی چاکسازی، دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ و مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەست، گفتوگۆی لەسەر ناوی سەرمەنهۆڵ و گۆڕینی وشەی بەروار دەکرد بۆ ڕێکەوت لە بری لێپرسینەوە لە پرسە گەندەڵەکانی حکومەت، پیرۆزبایی بۆ نەو یاد و کۆنگرەکانی لێدەکردن. بە پێی زانیاریەکانی پێیام دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە لە یەکێتیەک و دوو پارتی پێگاتون دایان یادداشتی داواکاری پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی دیکەیان بۆ کۆبوونەوە لە سەرپرسەکانی خزمەتگوزاری و دژایەتیکردنی گەندەڵی پشتگوێ خستوون. بەڵام لەسەر داواکاری پارتی و یەکێتی سیفەتی بەپەلەی دەدایە پرۆژە یاساکانی هەمواری یاسای تونند و تیژی خێزانی و پرۆژە یاسای درێژکردنەوەی تەمەنی خۆی. پەرلەمانی کوردستان کە پارتی و یەکێتی لە ڕێگەی تەزویرەوە لە دوایین هەڵبژاردندا تێیدا بوونە زۆرینە، ماوەی 4 ساڵە تەنیا وەک نووسینگەی پەسەندکردنی ڕاستپاردەکانی حکومەت کار دەکات و ئەرکی سەرەکی خۆیان لە یاسادانان و بە دوواداچوون لە یاد کردووە. تەنانەت نەیتوانی یەک جاریش لە بەرژەوەندی هاوڵاتیان هەڵوێست وەربگرێت. ئێستاش کە بەهۆی ڕێگنەکەوتن و ترسی دوو حیزبەکەوە لە ئەنجامدانی هەڵبژاردن بە شێوەیەکی نایاسایی دوو خولی یاسادانانی بۆ خۆی درێژ کردوێتەوە، چاوەڕێی بەرەو پێشچوون و چاکبوونی لێ ناکرێت.